ڕێکخراوی زارەیەکێک لەو ڕێکخراوانەی کە ماوەیەکی کەمە دامەزراوە دیارە ڕێکخراوەکە ڕێکخراوێکی ناحکومیە و هەروەها کارەکات بۆ خزمەتکردنی بواری هونەر بتوانن لە ڕێی هونەرەوە هۆشیاری بگێنن بە کۆمەڵگە. لە دوای دروستبوونی ئەم ڕێکخراوەوە توانیان کە فیلمێک بەرهەم بێنن، فیلمەکەش بۆ باسکردن بوو لە کاریگەریەکانی مادی هۆشبەر لەسەر کۆمەڵگە و تاک و وەروە خێزان و چۆن بتوانێت خێزان بەتایبەت دەستگیرۆیی ئەو تاکانە بێت کە ئالوودەبووی مادی هۆشبەر و بتوانن کە ئەم بابەتە بە شێوازێکی هونەری یاخود لە ڕێگەی فیلمەوە بگەێنن بە خێزانی کورد واروە بە تاکی کورد. ئەم فیلمە بە خۆشحالی لە دوای شاری سلێمانی توانرا لە شاری چەمچەماڵیش نمایش بکرێت. هەمومان پێکەوە بینەری فیلمێکی کوردی ئەبین کە ئەویش فیلمی زارەیە. ئەمێ زۆر بە کورتی باسی زارەتان بۆ بکەم. ئەو ئەوەی هەمان بۆ بەرجاوتۆ؟ ئێدە نازانیتر؟ ئێدە بۆ کردایەتەوە؟ چوونە دەرەوەکانی یان سابێ لەگەڵ تا وەکو ڕێکخراوی زارەیە کە ڕێکخراوەکەمان ڕێکخراوێکی تازەیە و لە کۆتاییەکانی ساڵی 2024 دامەزراوە. ئەمانجی ڕێکخراوەکەمان وشارکردنەوەی تاکی کۆمەڵگەیە لە ڕێگەی هونەرەوە، چونکە لەو باوەڕێن کە هونەر و وێناکردن ئەتوانێت تیشت بخاتە سەر تەواوی پرسەکان و کاریگەری جددی جێبهێڵە لەسەر تاکی کۆمەڵگە. وەیە بیرمان کردەوە کە یەکەم بەرهەمی ڕێکخراوەکەمان فیلمێک بەرهەم بهێنین کە تایبەت بێ بە یەکێک لە پرسەکان. بیرمان کردەوە کە پرسی مادەی هۆشبەری یەکێکن لە پرسە هەرە هەستیار و مەترسیدارەکان لە ڕابردوو ئێستا و داهاتوش کە مەترسێکی گەورەیە بۆ سەر ژیانی مرۆڤایەتی. دەستمان کرد بە نووسینەوەی سیناریۆ و کاری وێنەگرتن و مۆنتاژ و هەتاوەکە فیلمەکە بەرهەم هاتووە بە ماوەیەکی زۆر کەم. فیلمی زارێ بەرهەم هاتووە و بە پشتیوانی و پاڵپشتی بەردەوام و سەپۆرتە هەمیشەیەکانی ئەتبات تاڵەبانی کە پلگیریەکی تەواوی ڕێکخراوەکە و بەتایبەت فیلمی زارەی کردووە. میوانداری ڕێکخراوی زارەیەمان کرد بۆ نمایشکردنی فیلمی زارەیە. دیارە فیلمێکە لەتیژ لەسەر مادەی مخەدەرات دەکات و واکە کە گەنجی کورد وەشیار بکاتەوە دووتەوە لە جۆرە مادانەی کە مادەیەکی کوشندن و ئەبێتەوە هۆکاری ماڵوێرانی و پڕبەسەری بۆ تاکی کورد. بۆیە ئەم لۆکیشنەمان هەڵبژات. دیارە فیلمەکە بۆ خوێندکارانی زانکۆ و پەیمانگەی تەکنیک و پەیمانگەی دەرەجوانەکان نمایشکرا بۆ تەمەنی ئەوان بونجاو بۆ تەمەنی هەرزەکاری و گەنج. ئێمە ئەمڕۆ ئیشمان لەسەرەوە کرد بۆ چۆن بتوانین کە لە ڕێگەیان فیلمەوە پەیامێوە بگەێنین کە ئەم مادانەی کە ئەمڕۆ هەیە خەڵک بەکاری ئێنێت و بگوێتە دیادە بەداخەوە کە چۆن ئیش لەسەر ئەو بکەین کە هۆشیار بکرێنەوە ئەم گەنجانە بۆ دوورکەونەوە لەم مادانە. قەلەقی